هاوڕێیان لە هەرکوێ کە سڵای خۆی گەورەتان لێبێ. خۆشحاڵم ئەم جارش لە کاری پریمەر لەوانەی دوێن پێتان گەیشتینەوە. هاوڕێن ئێمە وەک لەوانەکەی تر باسمان کرد چۆنیەتیکردنەوەی بەرنامە پریمەر و هەندێک کاری سەرەکیمان باس کرد و اینجا لەم وانەی دووەمدا دێنە سەر ئیفێکتەکان. ئەم ئیفێکتە ئێرە چۆن دەنگ نزم بکەین و بەرزی بکەینەوە و چۆن کار لە وێنە بکەین، بۆ نمونە وێنەکە جوڵاو بێت، ئەمەش بێرە دەکرێت. سەرەتا ئێمە کاتێک کە بەرنامەکەمان کردوتەوە ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە بمانەوێت ئیفێکتێک بۆ ئەم ڤیددیۆ زیاد بکەین، واتە بۆ نمونە ئەگەر تۆ حەز بکەیت ڤیددیۆیەکی تر لێرە بێت، ئەم ڤیددیۆ پشتەوە هەر بڕوات و هەروەها ئەگەر بتەوێت نووسینێک لێرە بکەیت، ئەم نووسینەوە جوڵاو بێت بجوڵێت و ئەمانەش هەمووی بێرە دەکرێت. ئەمە کەمێک تەرکیزی دێ و هەندێک خۆ لێڕاهینانی دەوێت، چونکە ئەمەیان کەمێک گرانەدا وەکو فێری دەبیت. ئێمە سەرەتا کە ڤیددیۆیەکەمان هێنا و دواتر ڤیددیۆیەکی تر بینی، بۆ نمونە با وێنەیەک بێت، بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر ئەم وێنەیە بێنین، ئەم وێنە ڕاستەخۆ بیهێنە سەر ئەو شوێنێک کە بیهێنە جێی مەبەست دەکەت. بۆ نمونە ئەگەر ئێستامە بیهینە ئێرە، ئەم وێنەیە وەک دەبینن لێرە، اینجا چۆن ئەم وێنەیە بچوو بکەینەوە، کلیک لێرە بکە، کلیک لەسەر وێنەکە بکە، ئەمەیان لا بە کلیک لەسەر وێنەکەت کرد کاتێک، دواتر وەرە سەر ئیفێکت کۆنتڕۆلس و دواتر وەرە سەر موشن و پاشان ببورن. ئەمە پێویستە کلیک لەسەر وێنەکە بکەیت لێرە بۆ سەر ئیفێکت کۆنتڕۆلس و دواتر موشن. اینجا وەک دەبین وێنەکە لێرە ئامادەیە. ئەمە هەندێک کاری پێ دەدێت. بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر ئەمە بجوڵێنین، ژمارەکە کەم و زیاد بکەین، وەک دەبینن وێنەکە لە شوێنی خۆی دەجوڵێت و ئەمەیان دەچێتە لاتەنیشتەکان و هەروە ئەمەیان بچووک و گەورە دەبێت. ئێستا ئەگەر ئێمە ئەم وێنەیە بۆ نمونە ئەگەر نەبێت بیهێن نەبوون، واتە ئەگەر نەبێت لە ماوەی ئەگەر نەبێت خۆی وێنەکە حەز بکەین ئاوای لێبێت. اینجا چۆن ئەمە بکەین؟ ئێمە سەرەتا کە ڤیددیۆیەکەمان ئامادەیە بمانەوێت لە شوێنێک ئەم وێنەیە بێنین. بۆ نمونە ئەگەر ئێستا ئێمە بڵێن حەز بکەین ئەم وێنەیە بێتە ئێرە، ئێستا ئەمە وێنەکەمان هێنا ئێرە وەک دەبینن. اینجا ئەم وێنەیە خۆی نییە، خۆی بچووکە، ئێمە چۆن گەورەی بکەیت، واتە کارێکی پێبەخشی. ئێمە کاتێکە بۆ نمونە ئێمە اینجا کلیک لەسەر سکیل دەکەین، ئاگدار بە کامیان وێنەکە گەوکە کامیان کامە ئیش بکە. بۆ نمونە ئێستا ئەمەیان دەچێتە لاتەنیشتەکان و دەبێ کلیک لەسەر ئەمەیان بکەیت، هەرێکە بە ئاڕاستی خۆی. بۆ نمونە ئێستا ئەمە بچووکە، قیاسەکە چەند دەبێت، ئەمە ڕێگایەکی زۆر ئاسانە. ئەمە کاری خۆمە و ئەمە عادەتی منە، من دائیمەن ئاوا دەکەم. ئێستا ئەگەر ئەمە قیاسەکە بە خۆت هەڵی بژێرە چەندە دەتەوێت و دواتر ژمارەکە ئێرە لەبەر بکە 150 باشە و دواتر بچووکی بکەرەوە. اینجا لێرە کلیک لەسەر سکیل بکە، کلیک لەسەر کرد، نقطەیەک لێرە زیاد بوو و دواتر چەند سیانەت دەوێت، سانیەکە چەند کەمتر بێ ئەوەندە خێراتر دەڕوا. بۆ نمونە ئێستا ئێمە تقریبان سانیەکمان داناوە، ئەمە بکەین بە 150 ببورن
ئێستا وێنەکە گەورە بوو وەک دەبینێن. ئێستا ئەگەر وەکو بینیتان چەند بە خێرایی و ئەگەر ئەمە ڕاکێشی ئەمە سەبرتر دەبێتەوە. بۆ نمونە وەک بینیتان و ئەمانەی تەنیشتیشی بە هەمان شێوە. ئێستا ئەگەر ئێمە بمانەوێت ئەم ئیفێکتە نمێنێت کلیک لەسەر ئێرە بکە خۆی نامێنێت یەکسەر ئۆکێ. ئێستا وەک بینیتان کارمان لەسەر کرد و ئێستا ئەگەر ئەم وێنە بمانەوێت بچێتە لا تەنیشتەکان کلیک لەسەر پۆزیشن بکە ئەمە ببورە ئەمە چۆ لا تەنیشتەکان وەک دەبینن. ئەینجا ئەمە بچووک بکەرەوە خۆی خێراتر دەڕوات. بینیتان ئێستا ئەگەر ئەمە گەورە بکەیت وەک دەبینن سەبرترە و ئەمانەش بە هەمان شێوە. ئەمەش بە هەمان شێوە بۆ سەرەوە بۆ خوارەوە. ئینجا ئەمە باشترە وەکو پێم وتن ئەمە کە ئەمە سیفەی خۆمە. ئێستا ئەگەر ئێوە بتانەوێت ئەمە لێرە بێت واتە ئەو وێنەیە بە ئارەزی خۆتان لێرە بێت کلی ژمارەکەی سەری لەبەر بکە و بیگەڕێنەوە شوێنی خۆی و ئەگەر بتەوێت لەسەرەوە بێتە ئەو شوێنەی کە دیاریت کردووە ڕاستەخۆ ئەمە ببەرەوە شوێنەکە خۆش دواتر ژمارەکەی سەری کە لەبەرت کرد ئەمە یەکسەر بکە ژمارەکە لێرە بنووسەوە خۆی دەچێتەوێ بە هیچ کێشەیەک. و ئەمانەش ئەمە تەقلە لێدانە. ئێستا ئێمە ئەمانەش هەروەکو پێم وتن بە هەمان شێوە کلیک لەسەر ڕۆتیشن بکە و دواتر بیهێنە ئێرە ئەمە هەندێک ئاوا بێ. ئێستا وەک دەبینن ئەمە تەقلە لێتدا. ئێستا ئەگەر ئێمە بچوشی بکەینەوە خێراتر دەسوڕێ و ئەگەر گەورەتری بکەین سەبرتر دەسوڕێ وەک بینیتان. ئەمەش هەمان شتە. ئێستا ئێمە دەنگەکە چۆن بەرز و نزمی بکەینەوە. ئەمەی کە دەوێت هەڵی بژێرە ئەوەندەی کە دەتەوێت وەتاتر کلیک لەسەر ئێرە بکە بڕۆ لەسەر ئیفێکت کۆنتڕۆڵس. ئەمە جیاوازە لەگەر ڤیدیۆ. ئەگەر بینە سەر ڤیدیۆ لێرە ئەمە وەک دەبینێت سێ چوار قومان هەیە ئەگەر بێتە سەر ئیفێکت کۆنتڕۆڵس و ئەگەر بیتە سەردەنگ ئەمە تەنها ڤالیوم. ئێمە تەنها ئەم مەسافە دەنگەمان دەوێت نزم بێتەوە یاخود بەرز بێتەوە. ئینجا چۆن ئەم کارە بکەین؟ کلێکی لێرە بکە و دواتر ئەمە نزم بکەرەوە وەک دەبینن. ئەمە وەک بینیتان دەنگەکە بەرز و نزم بەوە و هیوادارم سووتان لێ بینی بێت. لەوانەی سێیان پێم خۆشە باسی ئەم ئیفێکتانە بکەم. ئەم ئیفێکتانە بۆ ئەوە بەکاردێن وێنەیەک بە شێوەیەکی جوان بێت واتە ئەگەر ئێمە وێنەیەک ئاوادا بنین ئەمە بە شێوەیەکی جوان بێت بە لەقتە بێت بە شتێکی جوان بە گرتەیەک بێت. ئینجا ئەمانە چۆن بەکاربێنی و هەروەها چۆن دەنگ بگۆڕین بۆ مۆبایل. ئەمە ئینشاڵڵا لەوانەی چوارەم و پێنجەمدا باسی دەکەین و
ئەوەشم پێخۆش و باسی بکەم سبسکرایبی کەناڵی ئەحمەدکاوە ئۆنلاین بکەن تاوەکو لە سەردەم فێکارەکان بێبەش نەبن. وەکو من بڕیارم داوە پێتانم گوتووە کارەکانی ئەدۆ پریمەر و فۆتۆشۆپ و یوتوب بکەم و هەروەها ئافتەر ئیفێکتیش، بەڵام ئەگەر سبسکرایب زیاد بێت ئینشاڵڵا هەوڵ دەدەم کاری باشتر بکەم و هەروەها ئینشاڵڵا ئەمەش پیجێکیش دادەنێم تەنها بۆ پرسیار ئێوەی بەڕێز ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو دەتوانن لەم پیجە بکەن ئینشاڵڵا بە پێی توانە وەڵام دەدەینەوە. تاوانەیەکی تر هەر شاد و بەختەوە بن، هیوادارم سوودتان لێبینی بێت. خواتان لەگەڵ.